بەڵێ میوانێکمان هەیە بەڕێز سووریا قەرەداخی شرۆڤەکاری سیاسی لە هۆڵەنداوە. بەڕێز سووریا قەرەداخی سڵاوتان لەبێت، تۆم کاتتان باش. هەرچەندە زۆر کاتکان پرسیارا کرێ دەڵێن وەڵامەکەی قورسە و وەروە بە ئاسانی نایەت بەدەستەوە وەڵامەکەی، بەڵام پێم خۆشانە لە بەڕێستانی بپرسم کەماڵە هاریس دەتوانێت ببێتە یەکەم ژنە سەرۆکی ئەمریکا؟ خۆی بۆ توانە هەموو کەسێک کە توانێت ئەگەر خۆی هەڵبژێرێت، بەڵام ئایا توانای هەیە؟ ئەوەیە مەسەلەکە. بە نەزەری من هاریس، بە نەزەری من ئەم 4 ساڵەی کە سیاسەتی دیموکراتەکانمان بینیت لە ئەمریکا، ئەگەر هاریس بە هەمان سیاسەت بڕاتە پێشەوە، بڕوا ناکەم توانای هەبێت مەگە گۆڕانکاریکی زۆر گەورە بکە لە وەزی ئابووری لە سیاسەتی لە پەیوەندەکانی سیاسەتی جیهانی، ئەو کاتە ئەتوانێت. بەڵام بە هەمان شێوەی 4 ساڵەی آخر بڕاتە پێشەوە، نا، بۆی ناکرێت. بەڵای کۆمەڵگەی ئەمریکیەوە تا چەند شتێکی ئاساییە دەنگدان بە ئافرەتێک بۆ ئەوەی سەرۆکایەتی گەورەترین و زەرێسترین وڵاتی جیهان بکە؟ بەڵێ خۆی شتێکی تازەیە، نەبەس ئەوەیە کە ئافرەتە، بەڵام هەش ئەسمەریشە. ئەمە شتێکی زۆر پێما بێ هیچ کامیان بە ئەسڵ ئەمریکی نین. نا، بە ئەمریکی خۆی بە ئەسڵ ئەمریکی کەس نییە لەگەڵ لە هەندێ سوور پێستەکان نەبێت، ئەوانە ڕاستەکان. بەڵام وەکو ئافرەتێکا شتێکی زۆر تایبەتە. هیلاری کلینتن لە پێش ئەو بەرامبەر ترامپە سەر نەکەوت، اینجا ئەمیش ئەگەر سەر نەکەوێ معنایەوەیە ئەمە دووەم شکستە بۆ ئافرەت کە ببێتە سەرۆک کۆماری سەرۆک ئەمریکا. بەڵێ ترامپ بۆ نەگرفتی لەگەڵ کۆچبەران هەیە، گرفت و دژایەتەکەی ترامپ لە کۆچبەران بۆ بەدەستێنانی دەنگی ئەمریکیەکان و خەڵکی ئەمریکا یاخود بۆ بنەمایەکی هەیە و کۆچبەرانە خراپن بۆ ئەمریکا. خۆی ترامپ وا بیرەکاتەوە و بڕیارشیدا لە پێش 10 ڕۆژ دەرچوو لە تەلەڤیزیۆن وتی من بێمە سەر حکومی 11 ملیۆن کۆچبەران ئەگەڕێنەوە بۆ وڵاتانی خۆیان. ئەتوانێت شتی واکە؟ خۆی ئەگەر خۆی بە قسە ئەتوانێ، بەڵام بە عەمەلیە زۆر زەحمەتە تۆ 11 ملیۆن کەس بنێرێتەوە بۆ وڵاتانی خۆیانە. خۆ وڵاتانەش وڵاتانی زۆر فەقیرن، هەمووی خەڵکی زۆر لەو کۆچبەرانە 90% خەڵکی ئەمریکای لاتین و ئەمریکای ناوەندن. زۆر زەحمەتە، بەڵام ئەگەر ترامپ هێز بەکاربێنێ و بیانێرێت، ئەو وەختە ئەبێتە ناکۆکیێکی زۆر گەورە لەگەڵ مەکسیک، چونکە دەواازەی ئەمریکا بۆ ئەمریکای لاتین و بۆ ئەمریکای ناوەڕاست مەکسیکە. اینجا ئایا تا مەکسیک چەندێک توانای هەیە کە ئەستیعابی ئەو 11 ملیۆنە بکات؟ ئەوە زۆر زۆر سەختە. بەڵێ لەبارەی کاریگەری نێودەوڵەتی ئەم هەڵبژاردنە بۆ رووسیا چه کاریگەریەکی هەیە؟ بەلای رووسیاوە گرنگێکیە بێتە سەرۆکی ئەمریکا یاخودنا لەبەرەوەی پوتین پێشتر وتی چ کۆماریەکان چ دیموکراتەکان دژی ئێمە بڕیاریان داوە لە شەڕی ئێمە لە بەرامبەر ئۆکرانیا؟ بڕا ناکەم ئەو پوتین ڕاست دەکات. لە ژێرەوە زۆری پێخۆش ئەگەر ترامپ بێتە سەر حکوم، چونکە دیموکراتەکان دایم کێشیان هەبووە لەگەڵ رووسیا. لە درێژەی مێژووە دیموکرات و رووسیا نەگونجاون. جاران کە ئۆردوگای سۆشیالیستیشە بوو، دایم لەگەڵ جمهوریەکانە زۆر ئین بوون، ناکۆک بوون، بەڵام لەگەڵ دیموکراتەکانە ناکۆک بوون، لەگەڵ جمهوریەکە نزیکترە. اینجا ترامپ بێت ئەڵێ من زوو شەڕەکەی ئۆکرانیا و رووسیا ڕاوەستێنم، بڕا بکەم ئەو یارمەتی کە بە ئۆکراین دەدرێستە دەوری حاڵحاضر 600 ملیارد ئەمریکا پارەی داوە بە ئۆکرانیا، چی حاصل کردو لەو ئەمریکا؟ و ئەڵێ من ترامپ ئەڵێ من بەوەی بە هیچ شێوەیە کاتر پارە نادەم، ئەگەر بشتم بە قەرزەی دەم، قەرزەکەش یەکێتی ئەوروپا ببیداتەوە. ئەو وەختە ناکۆکیکی زۆر گەورە بێ لە بینی ئەمریکای و لە بینی ئەوروپای ڕۆژئاوا، یەکێتی ئەوروپا. ترامپ جارانش لەگەڵ یەکێتی ئەوروپای ناکۆک بوو و زۆر پشتی هینی گرت، پشتی بەریتانیای گرت کە دەربچن لە یەکێتی ئەوروپا. اینجا لە پۆتی دشەوە نزیکە بڕا بکەم ئەگەین بە نەتیجەیەکە کە ئەم شەڕی ئۆکرانیا ماڵوێران بوو بۆ ئەوروپا، چونکە ئەو گرانبایە لە ئەوروپایە هەمووی لە دوای شەڕی ئۆکرانیایە. ئەوانشەکەی لە نەتیجەیە لەگەڵ رووسیا سازشەکات ترامپ، لەگەڵ رووسیا سازشەکات و
ئەو وەختە وەزی ئۆکرانیا زۆر خراپە بێت. بەڵێ ئەتوانی بڵین بۆ پێی ترامپ پێشەوەی بێتە دنیای سیاسەتەوە گەورە بازرگانە و لە بەرژەوەندی بازرگانیش تەنها ئاشتیە لە بەرژەوەندی بازرگانە، تەنها شەڕ لە بەرژەوەندی بازرگانی چەکە. ئەگەر کەسێ بازرگانی چەک نەبێت گەورە بازرگانی وەکو ترامپ بێ ئاشتی لە بەرژەوەندێتی. بۆیە هەوڵی چارەسەرکردنی شەڕی ڕوسیا و ئۆکرانیا و ئیسرائیل و حەماس و حیزبوڵڵا ئايات بەرجدی؟ بەڵێ قسەکەتان زۆر جوانە. ترامپ کابرایکی سەرمایەدارە بە دوای سەرمایە گوزاریە گەڕێت لە دنیای. اینجا ئینسانی سەرمایەدار شتەکانی خۆی کە بەرهەمەکانی لەژێر قۆڵێتی ئەڕات ئەم وڵات بۆ وڵات بیفرۆشێ. اینجا بە زمانێکی شیرین ئەو شتانەی خۆی ئەفرۆشێ و بە زمانێکی شیرین شش دەکڕێ لە خەڵکە. ئەمە ئاڵیوێرە. اینجا ترامپ ئەو سیاسەتە بەکارێنێ. بۆ ترامپ مهم نییە سیاست کێ بێت و کێ نەبێت. ئەو لەگەڵ کۆریا دانیشت کە کۆریا وڵاتێکی دیکتاتۆرە دانیشت، بەڵام بە شەرتێکا کە وەزی ئابووری لەگەڵ ئەمریکای باش بکە، پەیوەندیکی ئابووری هەبێ لەگەڵ وڵاتانەیە. ترامپ ئەو سیاسەتی هەیە. ترامپ ئێوێ لە ئابووری ئەمریکا زۆر بەهێز بکە و شتومەکی ئەمریکی بفرۆشێ بە خەڵکا باجێکی زۆری لەسەردانێ و لەسەر وارداتی لە دەرەوەش بەتابەتی لێکێتی ئەوروپا باجی لەسەردانێ 100 زیاترێکە. ئەو وەختە تقریبا نەتوانم بڵێم وەزی ئابووری ئەمریکا بەرەو باشترە ڕوات ئەگەر بەرەو خراپتر دەڕوات. ترامپ ئەوەیە هەدەفەکەی. لە هەمان کاتە لەگەڵ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاستە هەمان سیاست بەکارێنێ، سیاسەتێکی زۆر تود بەکارێنێ بەرامبەر ئێرانە، تاکو ئێران و ئەو وڵاتانی کە لەگەڵ ئێرانش ئەوانش دابنیشن بیری زیاتر مەسالی ئابووری بکەن لە ئەمریکا، شتومەکی ئەمریکی بکڕن و سقامگیریەک پێدا بگێ لەو ناوچەیە. ترامپ شێوەیەکەی کە ئەو چێتە پێش شێوەیەکی زۆر ئەنارکیستی و ئەتوانم بڵێم ڕادیکالە. ئەوە ڕەنگە بەرامبەر سیستەمێکی ڕادیکالش بێتە پێش ئەو وەختا بێتە جەنگێکی زۆر خوێناوی لە ناوچەکەیە. یان توانێت فەوزا بێنێتەوە لە ناوچە. بەڵام زۆری قراخی پێتان وانە بەڵام شێوازی سیاسەکردنی ترامپ شێوازێکی ڕوونە زۆر بەڕوونی و ئاشکرایی بە بەرامبەرەکەی ئەڵێت من ئەمە بۆ تۆ کەم تۆ چی بۆ بنەکەی. ڕاستە لە سیاسەتا دووشت هەیە. یەک ئەوەیە کە ئەوەی بەرامبەر دەبێ بیخوێنیتەوە لێ تێبگەی، یەک شێوەیە ناتوانانی بیخوێن تۆ ناتوانێت لێ تێبگەی. ترامپ ئاسانە بیخوێنیتەوە و ئاسانە لێ تێبگەیت چکە زمانێکی زۆر سادەت لەگەڵا توندە فەوزایە ئەو زمانە ئەتوانی. بەڵام سیاسەتی دیموکراتەکان سیاسەتێکی لە پشت پەردە جیاوازە لەوەی کە لە پێشا بتبینێ. اینجا لەبەرەوەیە بۆ هەندێک وڵاتان هەیە محاملە بۆ ئەوروپای ڕۆژ ئاوای عنی یەکێتی ئەوروپا زۆریان پێخۆشە لەگەڵ دیموکراتەکانە گفتوگۆ بکەن، چونکە ئەوان لەگەڵ دیموکراتەکانە زمانێکی هاوبەشیان هەیە توانێت لە یەکتری تێبگەین، لەگەڵ ترامپ ناتوانێت. بەڵام بۆ هەندێک وڵات هەیە زۆر باش لەگەڵ ترامپ توانن دابنیشن. ئەڵێم کابرایە ئەوەی کە ئێڵێت هەر ئەوەی کە ئەنجامێدا. ئینجاوە ئاسانە بیخوێنیتەوە لە زمانی سیاسەتە. بەڵێ بەڕێز وریا قەرەداغی شرۆڤەکاری سیاسی لە هۆڵەندا لەگەڵماندا بووی. سوپاس بۆ کاتێ بێمەتاندا.